یەکێک لە هێماکانی شارستانیەت لە شاردا هەبوونی ناوەندە زانستی و زانکۆیەکانە. وتم زانکۆ ئەمڕۆ لە زانکۆی هەڵەبجە. کاتێک کە 37 ساڵ بەر لە ئێستا ئەم شارە ڕژێمی بەعس بردومانی کرد بە چەکی کیمیایی، ئامانجی ئەوە بوو شارەکە بکوژێت، هەناسەی لێ ببڕێ. بەڵام ئەم شارە دوای ئەو جینۆساید و ئەوەی کە بەسەریا هات هێشتا هەناسادات. یەکێک لە نیشانەکانی هەناسەکەشی هەر هەبوون و دامەزراندنی ئەم زانکۆیەیە لە ساڵی 2011. ئەم زانکۆیە ویستی ڕۆڵەیەک پەروەردە بکات کە پسپۆڕیەکی هەبێت دواتر بتوانێت بە پسپۆڕیەکەی خۆی جارێکی تر خشتێک بخاتە سەر خشتەکانی ئاوادانکردنەوەی ئەم شارە. جا ئەمڕۆ لێرە بۆ ئەوەی کە لە زاری هەندێک لە مامۆستایانەوە بزانین پرۆژەیان چییە بۆ ئاوانکردنەوەی شارەکە، بۆ ناساندنی هەڵەبجە نەک تەنیا لە ئاستی هەرێمی کوردستان و کوردستان، تەنانەت لە ئاستی عێراق و دەرەوەی وڵاتی عێراقیش بە چۆن بکەن سیمایەکی دیکەی شارەکە بناسێنن بە هەمووان. ئەمڕۆ لەگەڵم بن بۆەوەی کە ئەتوانن زیاتر ئاگاداری ئەو ئەرکانە بن کە زانکۆی هەڵەبجە گرتوویەتە ئەستۆی بۆ ناساندنی هەڵەبجە. کاتە دەستپێک ئەچمەلای دکتور شوانە نووری کە بەڕێزیان پرۆفسۆری یاریدەدەرن و ڕاگیری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانن. لەگەڵم وارن. شوانە لە ماوەی ئەم 14 ساڵەیە کە تێ ئەپەڕێت بەسەر دامەزراندنی زانکۆی هەڵەبجە، چۆن ئەم زانکۆی خزمەتی کردووە لە هەڵەبجە لە شارە زۆر؟ سەرەتا زۆر بەخێراتتان دەکەین. گومانی تیان نییە زانکۆ لە هەر ناوچەیەکە هەبێ دیارە ئەو ناوچەیە پێگەیەکی بەهێزی هەیە لە ڕووی کۆمەڵایەتیوە و لە ڕووی زانستیوە و بوونی زانکۆی هەڵەبجە ئەو هەڵەگرێت کە زانکۆی هەبێ. لەبەرەوە ئێمە گەل لە ڕووی مێژووی سەیرم شارە بکەن هەتا ئێستا پێگەیەکی معریفی و ڕۆشنبیری بەرزی هەبووە. زانکۆی هەڵەبجەش دانەبراوە لە کۆمەلگا، چونکە ئەوەی لە زانکۆ هەیە هەمان ئەو کێشە و دەردەشانن کە لە نێو کۆمەلگا هەیە، چ لە ڕووی کۆمەڵایەتیوە و چ لە ڕووی دەرونیەوە و چ لە ڕووی زانستیەوە. زانکۆی هەڵەبجە بە دڵنیایی دابراو نەبووە لە کۆمەلگا و لە ناو کۆمەلگا بووە و هەوڵی داوە کادێر بۆ ئەو کۆمەلگایە دروست بکات. زانکۆ سەرەتا لە ساڵی 2010 فاکەڵتیەک بوو، تەنها کۆلێجێک بوو سەر بە زانکۆی سلێمانی بوو. بەڵام ئەمە وا پێویستی کرد کە زانکۆی هەڵەبجە ئیتر زانکۆیەکی سەربەخۆی هەبێ. لە ساڵی 2011 دەستکرابەوەی کە زانکۆ بنیاد بنرێ و تا ئێستا توانیوێتی چەندین خوێنکار و لە ڕووی بڕوانامەوە بڕوانامەی بەرز و پلەی زانستی بەرز لە ناو مامۆستاکانە پێگەیان بەرزکاتەوە. هەتا ئەمڕۆ هاتوین و توانیمانە بەشداری بکەین لە ڕیزبەندی نێودەوڵەتیەکانە و پلەی باشمان بڕیوە. وەکو ئاستەکەی دیاری کراوە؟ من ئێستا ڕەنگە نەتوانین ئاماشە بە هەمووی بین، بەڵام ئەوەی کە لە پار ساڵە کە ڕیزبەندیەکی نێودەوڵەتیە بە ناوی سیماگۆ، ئەمە ئاعتیماد یعنی پشت ئەبەستێ بە توێژینەوە و ئەم توێژینەوانە دەبێت لە ماوەی ساڵێکدا 100 توێژینەوەی سکۆپەس بکەیت. ئێمە کە دەستمان پێکرد خۆشبەختانە توانیمان بەو ستافە کەمەوە، چونکە زانکۆی هەڵەبجە لە ڕووی ستافی ئەکادیمیە و بەراورد ناگرێت بە زانکۆ گەورەکانی تر. ستافەکەمان کەمە و پلەی زانستیشمان لە ئاستی پلەی زانستی زانکۆکانی کانیە، مەسەلەن پرۆفیسۆرمان کەمترە، پرۆفیسۆری یاریدەدەرمان کەمترە، بەڵام وا وردە ئێمە چینە سەرەوە بەبەردەوام بووین. ئێمە توانیمان بچینە ناو ئەو سیماگۆیەوە ساڵی 2024 کە ئەمە هەنگاوێکی زۆر گەورەیە زانکۆی هەڵەبجە بکرێتی. پاشان هەر ئەم ساڵی 2025 لە ڕیزبەندی AD Scientific Index کە ئەمەش ئاعتیماد دەکاتە سەر گۆگڵ سکۆلار، ئەو بڵین ئەو توێژینەوانەی کە مامۆستایان بڵاوەکەن لە گۆگڵ سکۆلارە چەند سایتێشنیان بۆ دێ. ئێمە لەم ڕیزبەندیە توانیمانە لە ئاستی هەرێمی کوردستانە لە ناو زانکۆ حکوومیەکانە چوارەم بین و لە ئاستی عێراق پلەی 15مان بەدەستێناوە کە بەڕاستی بۆ ئەو ستافەی هەڵەبجە و بۆ ئەو ئیمکانەتە
زۆرە و ئەمە شایدی ئەوەدا کە زانکۆی هەڵەبجە زۆر زۆتە پێشەوە. دەستان خۆش بێ. جا دکتۆر ئێستا بەڕێزت پێمان بڵێ بەشەکان کۆلێژەکان کامانەیە کە لە زانکۆی هەڵەبجە هەیە؟ بەڵێ بە دڵنیایی ئێمە لە ئێستایە 8 کۆلێجمان هەیە کە ئومێدەوارین لە ساڵی ئایندا کۆلێژی پزیشکی کە یەکێکە لەو کۆلێجانە بتوانین خوێنکار وەرگرێ و ستافێکی دڵسۆزی هەیە لە پزیشکە بەڕێزەکانی هەڵەبجە پێکاتووە کە بەڕاستی خۆبەخشانە و هەڵەبجەیانە هاتوورەتە پێشەوە کە هیوامان پیانە بتوانین سەرکەوتوو بین و ئەمەش بۆ هەڵەبجە زۆر گرنگە بێ. لەم 8 کۆلێجە 16 بەشمان هەیە. 16 بەشمان هەیە و هەوڵمان داوە ئەمساڵ 4 تا 5 پرۆپۆزەڵی ترمان تەقدیم کردووە بۆ ئەوەی 4-5 بەشێکی تر بکەینەوە لەسەر شێوازی مۆدێرن کە پەیوەندی بە بازارەوە هەبێ کە هەوڵ بدا هەلی کار بڕەخسێنێ و بتوانین شێوازێکی پێشکەوت و خوازانە پشتبەستن بە ئامێری نوێی تەکنەلۆجی جیهانی وانەکان بڵێنەوە و خوێنکار وا دروست بکەین کە ئیتر کاتێکی پێشکەوتوو بێ لە خوێندنگاکانە. باشە تا چەند هەوڵتان داوە ئێستا ئەم پسپۆڕیانە کە لێرە هەیە ئەو کەسانەی کە زانکۆتەوە ئەکەن وابێت کە بە پێی پێداویستیەکانی هەڵەبجە بێت وابێت کە بۆ کێشەکانی هەڵەبجە بتوان ئەمان هەتوان بن؟ خۆی بە دڵنیایی ئەمە شێوازێکی ڕێگایەکی زانستیە کە دەبێت لەمەولا زانکۆکانی کوردستان وابیر بکەنەوە چونکە ئێمە گەر سەیری زانکۆکان بکەین لە وڵاتانی پێشکەوتوو بە تایبەتی وڵاتانی ئەوروپا بەپی پێویستی و لە ڕێگەی کۆمپانیاکانەوە پەیوەندیەک دروست ئەکرێ کە هەوڵ بدرێ لەم جۆرە کادێرە کە بڵێن نیشتیمان کە اقتصاد کە کشتتوکاڵی وڵات کە تەکنۆلۆژیای وڵات پێویستی بە چ جۆرە کاتێرەکە هەوڵ بە لەم جۆرە کادیرە دروست بکە. ئەوەی تا ئێستا ئێمە کردومانە مەسەلەن لەو بەشانی ئێمە هەمان بۆ مەسەلەن زمانی ئینگلیزیە مەسەلەن یەکێک لەوانە بازرگانی نێودەوڵەتیە یەکێک لەوانە بەشی وەرزشە بەڵام بە شێوازە پێشکەوت و خوازەکەی و ئەم ساڵیش هەوڵمانداوە بەشی GIS بکەینەوە کە GIS پەیوەندی بە تەکنەلۆجیاوە هەیە زیاتر لە کەش و هەوای وڵات و ئاماژە بۆ کەش و هەوای وڵات. تا ئێستا هەندێک بەسیشمانەیە کە بەڕاستی بەداخەوە من ئەڵێم خوێنکاری بۆ نایە بەڵام دەبێت ئەم نەهەجە بگۆڕی لەبەرەوەی ئێمە ئێستا بەشێکی مێژوومانەیە کە بەشێکە گرنگە و باڵایە و حتا ئەم بەشە لە جیهانی دەرەوە بە بەشی ئەرستۆقراتیەکان ناسراوە ئەوانەیە خەڵکی ئەرستۆقراتن دەچن مێژوو ئەخوێنن چونکە مەرج نییە خوێنکار کە ئەو بەشەی ئەی خوێنێ هەر بڵێت من ئەبێت دوای ئەمە تاعین ببم یا دابمەزرێم لەسەر سلکی حکومی. لەبەرەوە پاشەکشەیەک لەم زانستە مرۆڤایەتیەکان بەداخەوە کراوە کە ئەمە لە بنەڕەتە هەڵەیە تێڕوانینێکی هەڵەیە چونکە مەرج نییە تۆ زانکۆ تاوا بکەیت و هەر یەکسەر دابمەزرێت بەڵام ناکرێ مەسەلەن خۆشێتی داوای ئەوە بکە هەلێکی کاری بۆ داوین بکرێت لەسەری بێگومان دەبێت خوێنکار ئایندەیەکی هەبێ بەڵام ناکرێت ئێمە بغەینێت دۆخێک خوێنکارەکانی خۆمان کە نیشتیمانی ئەم وڵاتن ئاگای لە مێژووی نەتەوەکەی نەبێ و ئاگای لە مێژووی وڵاتان نەبێ و ئاگای لە زمان و ئەدەبیات و کللتور و فەرهەنگی میلەتەکەی خۆی نەبێ. مادام باسی مێژووت کرد باسیەوەی کە کۆلێژێکی مێژووتان هەیە ئێستا ئێمە ئەزانین هەڵەبجە مێژوویەکی کۆنی پڕشانازی هەیە و هەروەها ئێمە ئەزانین لە دوای ئەوەی کە ئەو بردومانە لە هەڵەبجە ڕوویدا ئەو کەسانێک کە قوربانی بوون بەڵام هێشتا لە ژیانە هەن بە هیوای تەندروستی بۆ هەمویان بێگومان ئەو چیرۆکانە کە لە لای ئەوان هەیە پێویستی بە نووسینەوە هەیە تا چەند ئێوە هەوڵتان داوە لە با بڵێن بەشی مێژووی خۆتانە کار بکەن لەسەر نووسینەوەی ئەم مێژووە هەم ئەو مێژووە پرشنگدارە هەم ئەو مێژووی کە بەشێکی پڕ لە نەهامەتیە. زانکۆی هەڵەبجە سێ سەروەری زۆر گەورەی تۆمار کردووە لەسەر ئەم بابەتە. یەکێک لەو سەروەریانە کە زۆر گرنگە کە ئەتوانم بڵێم لە کوردستان و لە عێراقا وێنەی نییە ئێمە ئەرشیفێکی دیجیتاڵیمانەیە. ئەم ئەرشیفە دیجیتاڵیە لە ڕێگەی تەنها یەک کلیکەوە مێژووی هەڵەبجە حەزارەتی هەڵەبجە و تاوانەکەی هەڵەبجە کە ئێمە داوا لە بەڕێزیشتان و هەموو لایەکەکەین ئیتر وشەی کارەسات لابەرین بەڕاستی کارەسات نییە هەڵەبجە تاوانێکی گەورەیە بەرامبەر قڕکردنی میلەتێک کراوە حەزەکەین ئەمە ڕاستکەینەوە بە تاوان نایبەرین و ڕێژەی مردن و هەتا لۆکیشن ئەو شوێنەی کە هەندێک گۆڕی بە کۆمەڵیتایە
و ژمارەی مناڵ و ژمارەی مێ لە ڕووی جێندەرەوە ژمارەی نێر هەموو ئەمانە تەنها لە ڕێگەی کلیکەوە لە ئەرشیفی دیجیتاڵەکەی کە بەشی مێژووی کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان پێی هەڵساوە ئەمە تۆمارکراوە. جگە لەمە ئێمە بۆ ماوەی 4-5 ساڵە پرۆسەی یا پرۆژەی توێژینەوەی دەرچوونی خوێندکاران لە بەشی مێژوو قۆناغی 4 تایبەتمان کردووە بە مێژووی سەرزارەکی لە ڕێگەی گفتوگۆ لەگەڵ ئەو کەسانەی کە لە ناو تاوانەکە بوون کە تاوانەکەیان بیەوە ئەمە هەموو یاداشتکراوە هەموو تۆمار کراوە هەموو هەڵگیراوە. یعنی ئەمە دووشتی زۆر زۆر گرنگن کە زانکۆی هەڵەبجە بە تایبەتی زانستە مرۆڤایەتیەکان بە گشتیش زانکۆی هەڵەبجە چونکە زانکۆی هەڵەبجە بە هەموو لایەکمانەوە بە سەرۆکی زانکۆکەیەوە بە ئەندامە ئەنجومەنە بەڕێزەکان و بە مامۆسایان و بە بەشەکانی ترۆ توانیوان ئەمەکەین بەڵام لایەنی جێبەجێکردنەکەی کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان بەشی مێژوو بووە. ئەمە دووشتی زۆر گرنگ بووە. سێمین شت ئێمە توانیمانە بۆ ئەم ساڵ بۆ ساڵی 2025 لە مانگی 4 لە 15 تا 24 کۆنفرانسێکی نێودەوڵەتی بۆ یەکەمین جار لەسەر تاوانی هەڵەبجە و لێکەوتەکانی چونکە هەڵەبجە کە ئەو تاوانەکراوە کۆمەڵی لێکەوتەی هەیە چ لە ڕووی سایکۆلۆژیەوە چ لە ڕووی سۆسۆلۆژیەوە و چ لە ڕووی تەندروستیەوە و دەیان لایەنی تری هەیە. کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان بە پاڵپشتی زانکۆی هەڵەبجە هەستاوە بە ئەم کۆنفرانسە کە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە کە خەڵکی پسپۆرمان لە وڵاتی سین و لە وڵاتانی ئەوروپا و لە تورکیا و لە زانکۆ پێشکەوتەکانی ئێران بەشداری پێکردووە کە زیاتر تا ئێستا لە 30 بەحث تا 40 بەحث توێژینەوە پێشکەش کراوە وەکو لێکۆڵینەوە بۆ ڕۆژە. باڵێ لە پاڵ ئەم هەوڵەیە هیچ هەوڵێکی تر پێشووتر هەبوو یا ئینشەڵا لە داهاتووە بۆ سازکردنی سێمینار وەرکشۆپ کۆنفرانس ئەمانە بۆ ئەوەی کە لە ئاستی نێودەوڵەتیە هەڵەبجە بناسرێنرێتەوە بە تایبەت جینۆسایدی هەڵەبجە بە دڵنیایی بەشی یاسامان کۆلێجی یاسامان لە زانکۆی هەڵەبجە لە ڕووی یاسایی و ئەو کارانەی کردووە و کۆنفرانسی بەدەسەوەیە و سیمیناری نێودەوڵەتی و وەرکشۆپی نێودەوڵەتی کردووە و بە دڵنیایی هەردوای ئەم کۆنفرانسە کۆلێجی زانستی مرۆڤایەتیەکان ئیدامە بە کۆنفرانسێکی پێشووتر کە لە ساڵی پارا کردمان کە ڕۆشتینە وڵاتی ئەڵمانیا ئێمە وەفتێک بووین لەوێ لە سیمپۆزیەمێکا بەشداریمان کرد لەسەر پێگەی کورد بوونی کورد هەبوونی کورد لە دیکۆمنتە جیهانیەکاندا. ئێمە هەردوای ئەم کۆنفرانسە ئینشەڵا کۆنفرانسەکە بۆ بەشی دووەمی یا کۆنفرانسی دووەم لەسەر ئەو بابەتە ئەکەینەوە کە باز لە پێگەی کوردەکە لە نووسراوە جیهانیەکانە. سپاس بۆ هەوڵەکانتان سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بەشدار بووی. دکتۆر شوانە هەر لە قسەکانیا بەڕێزی ئاماژەی بۆ ئەوە کرد کە زانکۆی هەڵەبجە وێبسایتێکیان داناوە کە لەم وێبسایتەیە زانیاری بەردەوام بڵاوەکەنەوە لەسەر جینۆسایدی هەڵەبجە و قوربانیانی هەڵەبجە و ڕوونکردنەوەیەکی تەواوی گشتگیر ئەیەن بەو کەسانی کە بە دووەدا چۆن دەکەن لەسەر ئەم تاوانە. جا هەر لە زانکۆی هەڵەبجە ئەمێنینەوە بۆی کە لەسەر ئەم وێبسایتەش زانیاری زیاتر وەربگرین کاتە لەگەڵمان بەردەوام بن. لە دوای ئەوەی 37 ساڵ تێئەپەڕێت بەسەر بردومانی هەڵەبجە بە چەکی کیمیایی پێویست ئەکات کە کۆمەڵێک ئامار و داتایی ورد هەبێت بۆ ئەوەی کە لەسەر ئەم جینۆسایدە بەرچاوڕوونی تەواو هەبێ لەبارەی قوربانیەکان و لەبارەی خودی جینۆسایدەکەەوە. هەر بۆیە لە زانکۆی هەڵەبجە وێبسایتێکیان داناوە بۆ بە ئەرشیڤی دیجیتاڵی کردنی ئەم جینۆسایدە. ئێستا لە لای بەڕێز دکتۆر نەریمان عەبدوڵڵام کە بەڕێزیان سەرۆکی لیژنەی ئەرشیڤی دیجیتاڵی جینۆسایدی هەڵەبجەن لەسەر ئەم وێبسایتە جەنابیان زیاتر زانیاریمان پێشکەشەکەن ئەوەی کە ئەم وێبسایتە چۆنەتوانێت خزمەت بکە. دکتۆر ئەم وێبسایتە کە تایبەتە بە ئەرشیڤی دیجیتاڵی جینۆسایدی هەڵەبجە چی لەخۆ ئەکرێ چۆن خزمەت ئەکا؟ زۆر سپاس بێ ئەوە بەخێرە سەر چاو. دیارێمە وەکو زانکۆی هەڵەبجە پێمان وایە کاری زانکۆ تەنها خوێندن و بوارە زانستیەکە نییە وەڵکو پێویستە بە پێی تایبەتمەندی ئەو شاری کە زانکۆکەیتە لەو بواری خۆشە هەوڵ با کار بکە. ئێمەش لەبەرەوەی زانکۆکەمان لە هەڵەبجەوە هەڵەبجە خاوەنی کیمیاباران و جینۆسایدە بۆی هەوڵمانە بابەتی ئەرشیڤکردنی جینۆساید و کیمیابارانی هەڵەبجە لە چوارچێوەی وێبسایتێکە هەمووی ڕێک بخەین.
ئەمە بۆ ئەوەیە هەتاکو هەر بابەتێک پەیوەندی بە کیمیابەرانی هەڵەبجەوە هەیە لە دیکۆمنت لە وێنە لە ڤیددیۆ لە ئاماری شەهیدەکان لە زۆر شتی تر زۆر زانیاری و داتای تر هەمووی لە وێبسایتێکا داخڵ بکەین بە ناوی هەڵەبجە memorial.org بۆ ئەوەی هەر کەسێک بێوێ چ لە ناوخۆ ولا چ لە دەرەوە لە هەر وڵاتێک معلومات و زانیاری کۆکاتەوە سەبارەت بە هەڵەبجە و جینۆسایدی هەڵەبجە بچێتە نێو وێبسایتەکە و ئامار و داتای زۆر وردی دەست بکەوێت لەسەر شەهیدانی هەڵەبجە و کیمیابەرانی هەڵەبجە. باش ئێستا ئێوە بەشێکی داشبۆردتان هەیە لە وێبسایتەکە با بچێنە ناو بەشی داشبۆردەکە و ئەرک بکێشیت زیاتر لەسەر ئەم زانیاریانە. بەڵێ ئەمە تەبان سایتەکەمان لە کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر پێک هاتووی شەگلەوانە وەکو بەڕێزتان وتان مەسەلەی داشبۆردەکەی لەم داشبۆردە یان نزیکەی لەسەر هەر شەهیدێک نزیکەی حەڤە زانیاری لە داشبۆردەکە بوونی هەیە. مەکوچی؟ کە ئەمە یەکەمین جارە چ لە عێراق و چ لە کوردستانە سایتێکی وا هەبێ ئەوەنە داتای ورد لە خۆ بگرێ سەبارەت بە کەیسێکی جونەساید و شەهیدان یان کیمیاباران وەکو ناوی شەهید طبعا ئەمە لێرە ناوی شەهیدەکانە هەموو ناوی شەهیدەکان هاتووە لێرە خەریتەیەکمان هەیە کە ئەو شەهیدە لە هەر شوێنێک شەهید بوو بێ لێرە خاڵێکمان بۆ داناوە خاڵێکی سوورمان بۆ داناوە کە کلیکی شەکەیت یعنی کە ماوسەکە جوڵێن و ئەخیتە سەر ئەو خاڵە شەهیدە معلوماتێک تیاتێوەکوی کێسە لێرە پێیاوم لەسەر شەهیدەکە بۆ منە ئەم شەهیدە ناوی کاوە حەمە ئەمینە نێرە 23 ساڵە خێزاندارە و هاوسەرگیری کردووە ئەمە لە خەریتەکەیە دوایەوە لێرە یینە سەر شارەکان نزیکەی 20 بۆ 22 شارمان دیاری کردو هەتاکو ئێستا تەبان تا ئێستا 1843 شەهیدمان داخل کردووە هەموو ئەو کەسانی کە لە هەڵەبجە بوون یان لە هەڵەبجە کیمیاباران کران و شەهید بوون یا برینار بوون و چوون بۆ شوێنێکی تر بۆ شارەکانی ئێران یاخو شارەکانی تری کوردستانی خۆمان یا عێراق لەوێ زانیاریمان کۆ کردوێتەوە لە هەر شوێنێک شەهید بوو بێ لەوێ پۆینتەکەمان داناوە بۆیە لە داشبۆردەکەیە ئەم شارانی تایە لێرە کە کلیکەکەی لەسەر هەر شارێک هەموو داشبۆردەکە بێ بە شەهیدانی ئەو شارە لێرش کە کلیکەکەی لەسەر هەموو زانیار لێرش کە کلیکەکەی لەسەر هەر شەهیدێک هەموو داشبۆردەکەی بە معلومات لەسەر ئەو شەهیدە لەم بەرەوە دوو زانیاریمان هەیە کاری شەهیدەکەیان ئیشی چی بووە ئەوەی کە شەهید بووە ئایا مامۆستا بووە ژنی ماڵەوە بووە ئایا خێزاندار بووە کاسب بووە جوتیار بووە هەر پیشەیەکی هەبوو بێ لێرە نووسیمانە جگەل لەوە ڕەگەزمان نووسیوە ئەوانەی کە شەهید بوون ڕەگەزیان چی بوو نێر بوون یامێ بوون جگەل لەمە لێرە بابەتێکی ترمان هەیە ئەویش ئەوەیە کە تەمەنی شەهیدەکانە بە پێی ڕێژە زیاترین تەمەنی قوربانی لە چ تەمەنی ئێستا پێمانەڵێ تا ئێستا نەمانەزانی زیاترین تەمەنی قوربانی لە هەڵەبجە چیە ئێستا ئەم داشبۆردە پێمانەڵێ کە زیاترین تەمەن لە تەمەنی مناڵی ساوایە تا 10 ساڵ ئەوەنەی کە ئێمە داغڵمان کردووە ژمارەکە ڕێژەکە تقریبا ژمارەکە 544 کەس لەوەی ئێمە داغڵمان کردووە تەمەنیان لە بینی ساوە هەتا 10 ساڵن بە دوای ئەوە لە 10 ساڵ بۆ 20 ساڵ 450 کەسمان هەیە لەوەی کە ئێمە داغڵمان کردووە اینجا ڕێژەکانی ترێت لێرەوە گەینە ئەوەی کە زۆرترین قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بریتین لە مناڵەکان مناڵی ساوە تازە لەدایک بوو هەتاوەکو 10 ساڵی لێرەش وەکوتمان ئەومان هەیە شوێنی ژێرزەمینەکانمان هەیە لە ناو داشبۆردەکەمانە ئەو شوێنەی کە لە خەریتەکە پیشانی ئەیە ئەو ژێرزەمینانی کە زۆرترین قوربانی تایە ئێمە لە خەریتە لێرە لەسەر خەریتە و لەسەر نەخشە دیاریمان کردووە جگەلەوە شوێنی بۆمبەکانمان هەیە بۆمبی کیمیابارانی هەڵەبجە ئەو بۆمبەیەتی لە چ شوێنێکی هەڵەبجە یان دەوروبەری هەڵەبجە لێرە هەموویمان داغڵ کردو بە یەک کلیک بە ئاسانی ئەتوانی هەر کەسێک بێ ئەتوانێت بچێتە سەر ئەو خەریتەیە ئەو زانیاریە وەرگێ کە بێن زیاترین بۆم لەکوێ دراوە زیاترین بۆ تەمە لە ناو هەڵەبجە دراوە لە ناو هەڵەبجە دراوە شوێنێکی ناو شارەکە تقریباً گەڕێکێک هەیە پێڵەن بانزینخانە و خوارناو بازاڕ و ئەو گەڕەکانەیە زیاتر خۆی پلانەکە چۆن بوو بە پێ ئەوەی کە ئێمە ئەنجامێک کە دەستمان کەوتۆ پلانی حکومەتی عێراق حیزبی بەعزەوە بوو کە یەکەم جار بە بۆمبی ناپاڵم با لە هەڵەبجە
بۆی خەڵکەکە یان دەرچن بچنە دەرەوەی هەڵەبجە لەو ڕێگانەوە کە دەرەچن لە چەند ڕێگایەکەەوە بۆ ڕێی کانشقان ڕێی شەهیدان و عەبابێلێ ڕێی بیاوێڵە و با بڵێن عەنەب لەگەڵ ڕێی نەوڕۆڵی دوایەوە چی کرد حکومەتی بەعەس بۆمبی کیمیایی یا لە ناو شار و هەروەها یای لەو شوێنانەی کە خەڵک لێوی دەرەچن هەتاوەکو زۆرترین کەس بکا بە قوربانی جا لێرە لە خەریتەکە ئەومان نیشان ناوە کە زۆر ینی بۆمبەکان هەم لە ناو شاری یاوە زۆر و هەم لەو ڕێگانەشی یاوە کە خەڵک لێوی دەرچوە هەتاوەکو خۆی ڕزگارکە بەڵام ئەبینی لە بۆمبەکانیش لەوێ یاوە بۆیە زۆرترین شەهید لە ناو شارایە و جگەلەوە لەو ڕێگایانە بۆ شەهیدانێکی زۆرمان هەیە لە ڕێ عەنەب و بیاوێڵە شەهیدانێکی زۆرمان هەیە لە ڕێی کانشقان کۆمەڵێکی زۆر لە شەهیدمان هەیە لە ڕێی شەهیدان و لە ڕێی کەیسە مزگەوتی شەهیدان و قەبرستانی شەهیدانی لێیە لەو شوێنانش شەهیدی زۆرمان هەیە ئەمەش ئەوە بووە ئەو پلانە سەربازیە بۆ کە حکوومەتی عێراق وستێتی لە ڕاستیا کەس لەم شارەیە دەرنەچێت. دکتۆر وێبسایتەکە بەدەر لەمە چیتر لەخۆگرێ بۆ نمونە باسی فۆتۆت کرد بەڵێ وێبسایتەکە کۆمەڵێکی زۆر شت لەخۆ ئەگرێ مێژووی هەڵەبجەی تایە بە شێوەیەکی گشتی باز لە مێژووی هەڵەبجەکە لە کۆنەوە تا ئێستا قۆناغەکانی مێژووی هەڵەبجە سەردەمی کۆن اینجا ئاودانکردنەوەی هەڵەبجە لە 1650 دوای سەردەمی بە قەزابوونی هەڵەبجە قۆناغ هێناومانە تا کاتە کیمیابان لێرە سەرچاوەکانمان هەیە سەرچاوەکان هەموو ئەو بابەتانە لە خۆ ئەگرن کە زانیاریان تایە لەسەر هەڵەبجە لە گۆڤارە نێودەوڵەتیەکان لە ڕۆژنامەکان یان گۆڤاری ناوخۆ نێودەوڵەتی ڕۆژنامەی ناوخۆی و نێودەوڵەتی لە توێژینەوەی زانستی لە کتێب لە مەسلەی بڕیارەکانی دادگا هەموو ئەمانە لێرە لە سەرچاوەکانە داخڵمان کرد یانی چۆن بۆ نمونە ڕۆژنامەیەک لە ئێران بۆ ڕۆژنامەی جمهوری ئیسلامی لە ئێران لە ڕۆژی حەڤەی مانگا لە ڕۆژی هەژدەی مانگا باسی کیمیابەرانی هەڵەبجەی کردووە ئێمە هاتوین ئەومان دەرهێناوە فارسەکەمان کردوەوە بە کوردی کوردیەکەمان داناوە و وەسکانی فارسیەکەشمان کردو ئەو بەشە هیچ جەریدەکە لەوێ داماناوە خودی وێبسایتەکە بە چەند زوان بەردەستە لە ئێستا بە ئینگلیزی و بە کوردی بەردەستەوە لە داهاتووشە بە عەرەبی و بە فارسیش بەردەستە لە داهاتووە جگەلەوە ئێمە شایەت حاڵەکانمان هەیە شایەت حاڵەکان ئەوانن کە کیمیابەرانی هەڵەبجەیان بینیوە لە ڕێی بەشی مێژوو خوێندکارانی بەشی مێژوو ماوەسانی بەشی مێژوو نزیکەی دو-سێ ساڵ ئێمە چاوپێکەوت نەکەین لەگەڵ ئەو بەڕێزانەی کە شایەت حاڵن چیرۆکانە گێڕنەوە معلوماتەکانمان پێیان ژمارەیەکی زۆر لە چاوپێکەوتن و مقابلەمان کردووە بەشێکی لە سایتەکە داخڵمان کردووە بەشێکی تریشی لە پرۆسایە بە فلتەری زانستیا تێپەڕیوانی مامۆسایەک مشریف ئیشرافی ئەم ئیشەی کردووە دوو مامۆسا هەڵسەنگانی زانستی بۆ کردووە و لە ڕووی لوغەویشەوە چاکیەکەین هەتاوەکو بتوانین لێرە داغڵی بکەین بە دەرلەمە ئیشتان کردووە بکەن بە کتێب ئەوش لە بەرنامەمانە ئەمە بکەین بە زنجیرەیە کتێب لە ڕاستیە ئەوەی جێگای سەرنجە خۆی ئەمە بواە زۆر زووتر بکرای ئەم مەسەلەی شایەت حاڵانە تەمەن ڕێگەی چەند لەو شایەت حاڵان تا ئێستا مردوون وەفاتیان کردو ئەوەی کە ئێمە مقابلەمان کردو دوای ئەو وەفاتیان کردو ئەگەر مقابلەمان نەکردای معلوماتەکە لەگەڵ خۆی بەداخۆ بردەگۆ بۆیە ئەمەش بابەتێکی گرنگە لە ڕاستیا شایەت حاڵەکان ئەوە ئێمە گەلەریمان هەیە لە گەلەریەکە کۆمەڵێکی زۆر لە وێنە و ڤیدیۆی تیا داغڵ ئەەکەین ئێستا هەندێکی تیا داغڵ کراوە لە داهاتووشە تا داغڵی ئەەکەین هەندێک لەو وێنە و ڤیددیویانە کە ئێمە داغڵیەکەین تاکو ئێستا بەتایبەتی ڤیددیۆکان هەندێک ڤیددیۆمان دەستکەوتووە تا ئێستا ڕاگەاندەکان نەگەشۆ دەست ڕاگەاندەکان و بڵاو نەبووتەوە و لە داهاتوە ڕەنگەمە بە جۆرێک لە جۆرەکان بڵاوی بکەینەوە ئەمانە هەموو بەشێ یعنی ئەمە بە کورتی کە باسمان کرد بەشێک بوو لەو زانیارانی کە وێبسایتەکە لەخۆی ئێستا ئەمانە بێگومان با بڵێن کۆکردنەوەی کارێکی ئاسانیە چون ئەبێ دڵنیا بن لە ڕاستبوونیان اینجا ئێوە لێرە سوودی لێ ببینن ئەم سەرچاوانە چۆن کۆتان کردووەتەوە چۆن ئەم زانیاریانەتان ئێوە وەرگرتووە زانیاریەکان ئەوەی پەیوەندی بە شەهیدانەوە هەبێ چەند جیهەتێک هەیە کە سوپاسیان دەکەین زۆر هاوکارمان بوون و هاوبەشن لەگەڵمانە لە ئیشەکەمانە لەوانە کۆمەڵی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجە کە هاوبەشین لە داشبۆردەکە هاوبەشین بەیەکەوە ئیشەکەین زۆر ئیشەکەمان گران و قرس بوو چیمانە کرد لە ڕێی کۆمەڵی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجەوە تەلەفۆنەکرا بۆ عایلەیەکی شەهید تکایە ڕۆژی ئەوە سەعادەوەنەوە بۆ کۆمەڵی قوربانیان ئێمە وەکو لیژنەکە چەند کەسێکمانە چوینە ئەوێ لەوێ پێمانەوت ئەم بەڕێزەی تۆ کە شەهید بووە ئەمەی کە شەهید بووە لەکوێ شەهید بۆ گەڕەکەمان پێ بڵێ شوێنەکەمان پێ بڵێ ئەویش پێوتین اینجا ئەمە پۆینتەکەمان داانە
ئەمە پرۆسەیەکی زۆر لە ڕاستیە قورسە پرۆسەیەکی زۆر قورسە جگە لەمە بەڕێزێک هەبوو بە ناوی مامۆستا حیکمەت ئەو خۆی ساڵی 90ەکان هەسا بە نووسینی یعنی کۆکردنەوەی داتا وە کۆکردنەوەی لە کۆمەڵی مەلەفی گەورە گەورەیە لەوانە ڕسمی واریسەکە ناوی شەهیدەکانی تەمەنی پیشەی یعنی بەشێک لەو معلوماتە کە ئێمە ئەمانەوێت ئەو لەوێ هەمووی داخل کردووە سوپاسێکین لەو خۆی لە دەروی وڵاتیش بوو بەڵێن سەگەڕاتەوە لە دەروی وڵات بوو تی من هاوکارتانە بم مینەکانی پیاوین زانیاریەکانی پیاوین مەلەفەکانی پیاوین دوای کە تەدقیقمان کردو لە ڕێی کۆمەڵی قوربانیانەوە و تەلەفۆنمان کردو چونکە ڕقم تەلەفۆنیشی لەسەر بوو تەلەفۆنمان کردو جارێکتر بۆ واریسەکە تۆ فلان کەسی بەڵێ ئەم شەهیدانەوە هەیە بەڵێ لەوێ شەهید بوون بەڵێ تەمەنیانەوە بۆ بەڵێ اینجا ئەمە داخڵمان کردو بەنسبەت ڕسم و ڤیدیۆکانیشەوە ئێمە دوو جار سەردانی وڵاتی ئێرانمان کردووە بەشێکی زۆر لەو مۆزە و مۆنۆمنت و شوێنە ئەرشیفیانەمان بینیوە کە تایبەتن بە شەهیدان مۆزەی سڵح و مۆزەی چی ئەوانە کۆمەڵێکی زۆر لەو فۆتۆگرافەر ئێرانەمان بینیوەکو ئەحمەدی ناتقی و کێوکێ بەشێک لەوانە کە دەستمان کەوتون بە پارە وڵا بەشێک هەمووی بە پارە دەستمان کەوتون پارەمان یاوە و ڕسمیان پیاوین پارەمان یاوە و ڤیددیویان پیاوین کتێبیان پیاوین توێژینەوەیان پیاوین و ێسش بەنیازی جارێکی تر سەردانی ئێران و ئێران بکەینەوە و سەردانی کۆمەڵە شوێنی تیش بکەینەوە بۆی سەرچاوی تروش ئەوانەی تریمان دەست بکەوێت لە وڵاتی ئێران چونکە بەشێکی زۆر لە ئەرشیفەکانی ئێمە لە ڕاستیە لە وڵاتی ئێران هەر سەلامەت بن کە ئەوانە هەوڵەیەن ئەگەر بە کورتی پێم بڵێ ئێوە وێبسایتێکی گرنگی لەم چەشنەتان دامەزراندووە تاکو چەند بە پێی بەدواداچوونەکانتان لە توێژینەوەکان لە بەدواداچوونە زانستیەکان سوود وەرگیراوە لەم وێبسایتەی ئێوە بۆ خوێندکاران بۆ مامۆستایان وە بەتایبەت لە دەرەوەی وڵات تەبان ئەمە کەرەستەیەکی زۆر زۆر گرنگ و زانستیە بۆ توێژینەوە جگە لەوەی ئەم وێبسایتە خزمەت بە ئەرشیفی جینۆسایدی هەڵەبجەکە کەسی هەڵەبجەکە بە نێو دەوڵەتی جگە لە هەموو ئەم شتانە کەرەستەیەکی زۆر گرنگە بۆ توێژینەوە ئەوەی توێژەرێک بە ساڵێک ئێوێ ئەنجامی بە یەک کلیک لێرە دەستێکەوێت یعنی بە زمان ئینگلیزیش بەردەستە تەبەن داشبۆردەکەش بە زمان ئینگلیزی بەردەستە بۆی هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە کاتێک ئەم زانیاریانە ئین بە توێژەرەکە زۆری پێسەیرە چۆن ئەمە معلوماتانە توانیتانە بۆ شێوە کۆکەنەوە هاوکارێکی باشی توێژەرانە لە ڕاستیە چ لە ناوخۆ چ لە دەرەوەی پەیوەندیان پێوە کردین ژمارەی زۆر لە توێژە بەتابەتی لە ناوخۆ کاتێک کە ویستویانە بۆ نمونە بزانن چەند ژن لە هەڵەبجە شەهید بووە کێ وەڵامیان پرسیارەیاتەوە چەند ژن لە هەڵەبجە شەهید بوو وانە غێر ئەبێ شوێنێک هەبێ سایتێک هەبێ وێبسایتێک هەبێ شوێنێک هەبێت تۆ بۆی بڕێ بۆی داتایەکی زانستی دقیق دەستکەوێت ئەمە ئەو وێبسایتێ و خزمەتێکی زۆر زۆر بە توێژەرانەکە بتایبەتی لە داهاتووە ئەوانەی کە پەیوەندیان پێوە کردین زۆرن و بەردەوامیش پەیوەندیمان پێوەکەن توێژەران هەتاوەکو سایتەکە بەکاربێن و داوای هەندێک شتیشمان لێەکەن بۆ نمونە ئێمە هاوکاری هەموو توێژەرێکین بە پێ ئەو توانایی کە هەمانە کتێبخانەیەکی شوان هەیە لە ڕاستیا لە زانکۆ ئەم کتێبخانێت تایبەتە بە جینۆسایدی هەڵەبجە هیچ کتێبێکی تریانە ئیلا تایبەتە بە جینۆسایدی هەڵەبجە بە زمانەکانی فارسی و عەرەبی و کوردی و یعنی هەموو ئەو کتێبانەی هەموو ئەو بەڵگەنامانەی کە پەیوەندیان بە جینۆسایدی هەڵەبجەوە هەیە جگە بە دیجیتالیکردن لەناو کتێبخانەشا لە هەوڵین پیاکەن و دایبنی زۆر سپاس دکتۆر بۆ زانیاریەکان سپاس بۆ هەوڵەکانتە ئەبینین زانکۆی هەڵەبجە لەبەر ئەوەی کە لە شارێکا دامەزراوە کە جینۆساید بەسەریا هاتووە هەر بۆیە لە پاڵ ئەرکی پیرۆزی زانست گەیاندن بە ڕۆڵەی کورد ئەرکێکی پیرۆزی دیکەشی لە ئەستۆ کردووە کە ئەویش کۆکردنەوەی زانیاریە لەسەر جینۆساید و ئەوەی کە ئەم زانیاریانە لە ئاستی جیهانە بتوانێت بڵاو بکاتەوە بۆ ئەوەی کە هەر تاکێک ئەگەر ویستی لەسەر ئەم جینۆساید زانیاری وەربگرێت زانیاری پێویست و وردی لەبەردەستا بێت سپاس کە